هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران ساڵی 2018 بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران 95,000 گەشتیار لە ناوچە گەشتیاریەکان ماونەتەوە و ئەوانەی تەنها سەردانی ناوچەکەشیان کردووە لە شوێنی حەوانەوە نەماونەتەوە سەرووی 1 ملیۆن کەس بووە. سەبارەت بە مانەوەی گەشتیاران لە بۆ ساڵی 2018 نزیکەی 95,000 گەشتیار لە شوێنەکانی حەوانەوە ماونەتەوە بەپێی ئەو ئامارێکە لەلایەن ئاماری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆران دەستکەوتووە لە شوێنەکانی حەوانەوە و ئەوانەشی کە سەردانی کەربوون یەکەمتر لە 24 کاتژمێر هاتوونە سنوورەکە و دواتر گەڕاونەتەوە سەرووی 1 ملیۆن سەردانی کەر هاتووە لە ماوەی ساڵی 2018. دەڤەری سۆران سەدا هەشتای ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و زۆربەی گەشتیارەکانی ئەو پارێزگایە ڕوو لە دەڤەری سۆران دەکەن. بارینی بەفر و سروشتی جوانی ناوچەکە وای کردووە گەشتیارێکی زۆر لە خوارو و ناوەڕاستی عێراق و ناوەخۆی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز و سۆران و چۆمان و مێرگە سوور بکەن. ئێمە لە کەرکووکەوە هاتوینە لە پارێزگای کەرکووکەوە هاتوینە بۆ دەڤەری ڕەواندز بەفرێکی زۆر خۆشی لێباریە زۆر باشی لێباریە لەگە ئایلەکەی خۆمان هاتوینە لە چای کۆڕەکەین لەبەرەوەی لەوێ بەفرمان نەدیت یایتر هاتین ئێرە بەفرێ خۆش بدێنین و ئیتر جەوێ خۆشە بینە سەر لەگە ئایلەکەمان و زۆر سوپاسی کەناڵەکەتانەکەم کە تەشریفتان هێنا ئێرە. بەڕاستی کەشوهەوایەکی خۆشە خوای گەورە ئەم نیعمەتەی یاوە و ئەلحەمدوللا ئێمەش سەردانی ئەم شوێنەمان کردو و قەرەباڵخە و خەڵکێکی زۆر ڕووی کردوێتە ئێرەوە هیوادارین زیاتر ئەم گەشتیارێ پەرە بسێنێ و ئەو خەڵکە ئیسیفادە بکات لێرە كردستان آوابي وهر برو بيشو بشي إن شاء الله. أنا من العراق من بغداد وجايين هنا سفرة للشمال العراق. الجو كلش حلو خاصة هسه أجواء يعني فترة الشتاء أجواء كلش حلوة وحاليا إحنا هسه صاعدين على جبل كورك. ئەگەرچی بەفر کەش و هەوایەکی ساردی هەیە بەڵام جوانیەکی بێوێنە بە سروشتی کوردستان دەبەخشێت و سەرنجی هاوڵاتیان بۆ خۆی ڕادەچێشێت. چیای کۆڕک لە قەزای ڕەواندز و حەسەن بەگ و زۆزک لە سۆران و پڕژێ لە باڵەکایەتی دیارترین ناوچەی گەشتیاری زستانن کەوا هاوڵاتیان بۆ بینینی دیمەنی بەفر ڕووی تێدەکەن. بەردەوامی بەفربارین لە ناوچە کوێستانەکان و ناوچە گەشتیاریەکان وای کردووە هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق و ناوەخۆی هەرێمی کوردستان ڕوو لە ناوچانە بکەن کەوا بەفری تیاباریوە بۆ بەسەربردنی کاسەکانیان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام چیای کۆڕەکی گەشتیاری لە قەزای ڕەواندۆز.